ڕێکەوتنەکەی گۆڕان و یەکێتی دوای تێبینیەکانی ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی پەسەند کرا و ئێستا هەر ئەوە ماوە ئیمزا بکرێت. بڕیاریشە هەر یەکە لە نەوشیروان مستەفا و کۆسرەت ڕەسوڵ لە ماڵی تاڵەبانی ئیمزا لەسەر ڕێکەوتنەکە بکەن. حضوری جنابی مام جلال لە دەباشان پێشوەخت ئیمزا ئەکرێ و دواتر هەنگێک سازەکرێ لە شاری جوان بە ئامادەبوونی سەرکردایەتی و چباتی نیشتیمانی و ئەنجومەنی ناوەندی ئێمە و چباتی گشتی گۆڕان و هەروەها بە ئامادەبوونی پەرلەمەنتارەکان و وەزیرەکان و هەموو حیزبەکانی کوردستان بانگەشت کراون زایدەن کۆنسوڵگەریەکان و سەفارەتەکانی وڵاتەکانی کە لێرە ئامادەیان هەیە. هەرچەندە یەکێتی و گۆڕان هاوڕان لەسەر کاراکردنەوەی پەرلەمان و دۆخەکە، بەڵام یەکێتی تێبینی لەسەر ئەو مادەی ڕێکەوتنەکە هەیە کە دەڵێت پەکخستنی پەرلەمان بۆتە هۆی لە کەدارکردنی پرۆسەی سیاسی و سەروەری یاسا. گۆڕان و یەکێتی بۆ ئاهەنگی ڕێکەوتنەکەیان ئەندامانی مەکتەبی سیاسی حەزبەکانیان بانگێش کردووە و داواش دەکەن پارتی دیموکراتی کوردستان بەشدار بێت. وایە گەبەخشێتەوە بۆی کە جارێکی پرۆسی سیاسی لە کوردستانە لەو چەقبۆستەوەی بێتە دەرەوە. وەروە ئەم ڕێکەوتنە زۆر گرنگە ڕێکەوتنی دابشکردنی پۆست و پلۆپارە و بەشبەشێنە نییە، بەڵکو کۆمەڵێ مەبادیە دوو حیزبی کۆ کردوێتەوە و هیوادارین ئەو مەبادیانە لە داهاتووی نزیک و دوورا جێبەجێ بکرێن. یەکێتی تێبینی لەسەر مادەی 15 هەیە و دەڵێت نابێت دروستکردنی ئیتیلاف بۆ فراکسیۆنەکانیان ببێت بە مەرجی یەکەمی ڕێکەوتنەکەیان. یەکێتی تێبینی لەسەر ئەوەش هەبووە کە دەبێت ئەوان ئازاد بن لە ڕێکەوتن لەگەڵ لایەنی تردا، نەک وەک ئەو خاڵی ڕێکەوتنەکە باسی دەکات و دەڵێت نابێت ئەم دوو لایەنە هیچ ڕێکەوتنێکی تر لەگەڵ لایەنێکی تر بکەن کە پێچەوانەی خاڵەکانی ئەم ڕێکەوتنە بێت. سەرباری ئەم تێبینیانە گۆڕان و یەکێتی لە دوایین کۆبوونەوەی لیژنە هاوبەشەکەی نێوانیان بە ناوەڕۆکی ڕێکەوتنەکەیان ڕازی بوون. بڵم هیچ گرفتێک لە بینی یەکێتی گۆڕان نەماوە. مانگی ئەیلولی 2012 دوای گەڕانەوەی تاڵەبانی لە چارەسەری پزیشکی لە ئەڵمانیا لەگەڵ نەوشیروان مستەفا لەم ماڵەدا بەردی بناغەی ڕێکەوتنامەی سیاسی نێوانێکێتی و گۆڕانیان دانا. ئێستاش دوای 19 ڕۆژ لە گەڕانەوەی نەوشیروان مستەفا لە لەندەن هەر لێرە ئیمزای ڕێکەوتنامەکەیان دەکەن. هێمن مەحموود یەنارتی، سلێمانی.